لەگەڵ جوڵەنە ئاساییەکانی بەرپرسانی پارتی جارێکی دیکە قەوانی دواخستنی هەڵبژاردنی پەرلەمان لە هەرێمی کوردستان لێ دەدرێتەوە. ئەو هەرێمەی تاوەکو ئێستا هیچ کام لە هەڵبژاردنەکانی لە کاتی خۆیدا ئەنجام نەداوە. ئەنجام نەدانی هەڵبژاردن بە کۆڕایی کۆمەڵگەی نێودەوڵەتی و دڵسۆزانی ناوخۆ مەترسی بۆ سەر هەرێمی کوردستان و قەوارە ناسەقامگیرەکەی دروست دەکات. دوور نییە دوای 3 دەیە لە ڕاپەڕین خەونی سربەخۆیی و حکمی خۆماڵی خەڵکی کوردستان بچێتە چاڵەوە. سەرانی پارتی و یەکێتی هەر یەکە و لە قۆناغێک و بۆ مەرامێکی تایبەت بەرپرسی ڕاستەقینەن لەم دۆخەی بەسەر هەرێم دەهاتووە و هۆکاری سەرەکیشن بۆ ئەو دۆخە نەهەموارانەی لە ڕێدان. ئەوان بەدەستی خۆیان پەرلەمانیان نەهێشت، حکوومەتیان کردووەتە کاربەڕێکەر و شکۆیان بۆ هیچ دامەزراوەیەک نەهێشتوەتەوە. بەهۆی سیاسەتی هەڵە و بێگوێیی و بێباکی و نەزانیەوە هەرێمی کوردستانیان تا لێواری هەڵوەشانەوە بردووە و قەوارەکەیان تووشی دەردی کوشندەی پوکانەوە کردووە. پارتی و یەکێتی وەک دوو حزبی کلاسیکی و خۆسەپێن کاتێک دەیانەوێت هەڵبژاردن بکرێت کە لە بەرژەوەندی خۆیاندا بێت و دەنگەکانیان تێیدا مسۆگەر بێت، هەر کاتێکیش هەستیان بە هەبوونی مەترسی لەسەر دەنگ و هەڵبژاردنیان کرد. بە ناو لە ژێر ناونیشانی ساختە و هەڵخەڵەتێنەر کار بۆ دواخستن و پەکخستن و بێڕێزیکردن و بێبەهاکردنی پرۆسەی هەڵبژاردن دەکەن. هەرچی دەربارەی کۆمەڵی دادگەری کوردستانە چەندین جار لە زاری سەرۆک و وتەبێژ و مەکتەبی هەڵبژاردن و سەرکردەکانیەوە ئەوەی وتووە ئەگەر هەڵبژاردن لە زیانی کۆمەڵیش بێت هێشتا بەرگری لەوە دەکەن لە کاتی خۆیدا بەڕێوە بچێت و کۆمەڵ بە هیچ شێوە و لەبەر هیچ بیانوویەک لەگەڵ دواخستنی هەڵبژاردن نییە. پێشتریش لە هەڵبژاردنەکانی ڕابردوودا لە سنووری سلێمانی و هەڵەبجە کە پارتی بێدەسەڵاتە کۆمەڵی دادگەری دەنگەکانی لە پێش پارتیەوە بووە و لە سنووری هەولێریش کە یەکێتی لێی بێدەسەڵاتە دەنگەکانی لە دوای دەنگی کۆمەڵەوە بووە. ئەمەش ئەو ڕاستیە سەلمێنراوە دەسەلمێنێتەوە. مانەوەی ئەم دوو هێزە بەندە بە سفرەکانی دۆلار و دینار و لولەی چەک و خۆسەپێنیەوە نەک دەنگ و پشتیوانی خەڵک. پارتی و یەکێتی دەیانەوێت بە دەست و پلی خۆیان بە جۆرێک نەخشە و دیزاینی هەڵبژاردن دابنێن کە زۆرینەی ساختەی حکومڕانیەکەیان بەردەوام بێت. پێش بەڕێوەچوونی هەر هەڵبژاردنێک چەندین کورسیان خست بێتە سەر هەژماری خۆیان و بە چەند تەکنیکێکی جیاوازی ساختەکاری و بە ناوی بەرکەوتەی هەڵبژاردنەوە دەیان کورسی دیکەش حەپەلوش بکەن.